شەوی یەلدایە یار دەیجوورم شەو کە دیدەم دوور دەچۆ بێنوورم شەو دڵم وەک حاکمی مەعزوو لە قوربان خەڵاتی وەسڵی تۆی مەنسوورم شەو دڵیش مایل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورم شەو کە تۆی شای کەچکولاهی دیدە مەستان چ باوکم قەیسەر و فەغفوورم شەو لە خەو هەڵساوەیە ئاڵۆزە چاوت هەمیشە وایەیە مەخمورە ئەم شەو سروشکم نەخشی چاوی تۆ دەکێشێ کە جێم سەردارەکەی مەنسوورم شەو موسڵمانان دەپرسن حاڵی ناڵی لە کونجی بێکەسی مەهجوورم شەو جەژنی یەڵدا لە هەموو مرۆڤایەتی پیرۆز بێت بە تایبەتی لە زەردەشتیان لە دیدی زەردەشتیانەوە جەژنی یەڵدا کۆنترین جەژنی مرۆڤایەتیە کە وشەیەکی سریانیە مانای لەدایکبوون مانای لەدایکبوونی خۆر هەڵبەت پێش زەردەشتیەکان میترایەکان لە کوردستاندا خۆریان پەرستووە بیرروباوەڕی ئەو کاتەوە هابووە کە خودا تویشکی خۆرە هەر بەو بۆچوونە بیرروباوەڕیان وەها بووە کە تیشی خۆر لە یەکەم ڕۆژی زستاندا لە بەرەبەیاندا لەدایک بووە لە 20 مانگ ئاخر ڕۆژی پاییزدا تیشکی خۆر دوور دەکەوێتەوە ئۆرڤانی خۆر دوور دەکەوێتەوە لە گۆی زەوی و بە بڕوای ئەوان کە جارێکەکەی تر نایەتەوە و ژیان کۆتایی پێدێ ئەو شەوە ئێشکیان گرتووە و چاوەڕوانیان کردووە تا تیشکی خۆر هەڵدێت کە تیشکی خۆر هەڵداوە دیسانەوە جارێکی کە بە بڕای ئەوان مرۆڤایەتی ژیانێکی تازە بەخۆیەوە دەبینێتەوە ئەم جەژنە تەنها جەژنی زەردەشتەکان نییە بەڵکو جەژنی ئازەریە جەژنی هێندەکانە جەژنی تاکستان لە پاکستان لە ئەفغانستان لە فارسەکان لە بلوجەکان هەموو ئەمانە بە جەژنی خۆیان دەزانێن و جەژنێکی نێونەتەواتی گەورەیە بەڵام گرنگەکەی لە ئاینی زەردەشتیدا ئێمە بە بەردەوامی جەژنی یەڵدا پیرۆز دەکەین شەوی یەڵدا ئێمە لە ڕۆژەڵاتە هەموو ساڵێک شەوی یەڵدا ئەگرین لە ناو ڕۆژەڵاتە منیش وەکو ئاوارێکی ڕۆژەڵاتی هاتووم ناوم شەوە هەشتاری جەژنی یەڵداکەم بەڵێ ئەم شەوە ئەم ناو ڕۆژەڵاتە لە تەواو ئێرانە یعنی لە تۆ ئێرانە هەموو ساڵێک جەژنی بەناو شەوی یەڵدا ئەگرێ پارسەکان ێژن پێیان شەوی چلە وەلێ ناو کوردەکانە ێژن پێیان شەوی یەڵدا کە هەموو ساڵێک جەژنیەگرن و ناو ماڵەکانە هەنیە سێن و دوایەوەشە هەنارە سێن و ئەو ئاجی لە سێن نەمان ناو ماڵەکانە مێمانیەکەکە ناو ڕۆژەڵاتە جەشنەکە شەوەکەی هینەکە بۆ پیرۆزبایی شەوی یەڵدا لە سەر جەمگەلی کوردستانەکەین و لەسەر جەم مرۆڤایەتیەکەین شەوی یەڵدا لە لای ئێمە شەویشی پیرۆزە شەوی خۆشەویستی شەوی پێکەوە ژیانە شەوی مرۆڤایەتیە شەوێکە کە شەوی لەدایک بوونە دیارە لەو ڕۆژەدا هەروەکو یەڵدا کە باس دەکات کە تاویل لە لەدایکبوونەکە لەدایکبوونی ڕۆژە ڕۆژیش بە معنای وزە ڕووناکی
کە ئەم جەژنە جارێکی کە ڕووناکی و خۆشی ئەگەێنێ بە مرۆڤایەتی و بە سەرجەم مرۆڤایەتی. طبعاً ئەمە شەوێکی دوور درێژە کە ئەمە نمێژووکی دوور درێژی هەیە کە ئەمە لە دێر زەمانەوانێ پێش زەردەشیش و لە کاتی میترایی و ئەو کاتانەیە ئەتیادی ئەم جەژنە هەمیشە کراوە لەم ناوچێدا. شەوی یەڵدا درێژترین شەوە بۆ چەند ساتێک لەبەرەوە کاتی خۆی ئەمە لە ئاهینی دەردەشتیە ئەم شتە یعنی پەردەی هەڵمازراوە و با بڵێن کە کەشف بووە ڕوانکەش لەوە دێ لە خەڵوەتەوە کە دانیشتونە لە خەڵوەتە بۆ ماوەی زۆر دانیشتونە بەردەوام بۆ چەند ساڵێکی ئەزمموی چەند ساڵێکی زیاد بۆ 10 ساڵ و 12 ساڵ زیاتر بۆیە ئەلەوە بۆیان ڕوون بۆتەوە کە ئەو ساتانە جیاوازی هەبووە لە خەڵوەتەکایە بۆیە جیاوازی هەیە کاتەکان هەستیان بۆ کرۆ گۆڕانکاریەک بووە لە سروشتا بۆیە دەردەشتی مەزن بە زۆر بە ڕاشکاوی بەسی ئەو گۆڕانکاری سروشتی ئەکا کە لە وەرزەکەیان ڕوو ئەدات کە چەند ساتێک شەو و ڕۆژ کە شەو درێژە بێت و دوای ئەوە یەکسان ئەبێت بۆ چەند ماوەیەک دوای ئەوەش کاتەکانە گۆڕدرێت لە وەرزەکانە. مێژووی یەڵدا دەگەڕێتەوە بۆ سەرەتای بوونی مرۆڤایەتی لەبەرەوەی مرۆڤەکان لەو سەردەمەدا ئاریاچەکان کاتێکە لە باشووری رووسیاوە بەرەو ناوچەی مێزەپۆتامیا و زاگرۆس هاتوون ئەویان بە سەرما و سۆڵە زانی و هاتوونە لە ناوچەی مێزەپۆتامیا و لە چاکانی زاگرۆسا لەوێ ماونەتەوە جەژنی یەڵدا بە کۆنترین جەژنی مرۆڤایەتی لە قەڵەم دەدێت دەکرێت ئێمە ئەم جەژنە بکەین بە جەژنێکی مرۆڤایەتی بۆ هەموو مرۆڤەکان هەرچین و توێژ و کوونەتەوەیەک بێت. بە تاکید هەموو میلەتانی کە باسم کرد جەژنی یەڵدان بە پیرۆز کردووە لە ئاخر ڕۆژی پاییزدا و یەکەم ڕۆژی زستان بەڵام ئەوەی کە جێی سەرنجە لە ناو مێترایەکان و ناو زەردەشتەکاندا زۆر پیرۆزە لەبەرەوە خەڵکان لەو ئاخر ڕۆژی پاییزدا
جلوبەرگی جوان حاضر دەکەن ڕەنگا و ڕەنگ خواردنی چاکی زستانە چەرەساتی وشکەوە بوو حاضر دەکەن و گرنگترین شتیش و پیرۆستترین شت کە لەسەر سفرەی یەڵدا هەبێت شووتی و هەنارە شووتی و هەنار ڕەمزێکی سفرەی یەڵدایە. لە نێو نەتەوەی کورد بە تایبەت ڕۆژێکی پیرۆز بووە ئاهەنگیان گێڕاوە دانیشتوونە بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر بەرنوەک ئاهەنگێک وەک ڕۆژێکی جەژندادراوە ڕۆژێکی گۆڕانکاری تازە و لەدایکبوونی ساتیکی تازەیە لە سروشتا پیرۆز بۆ لایەن لە ڕووی ئاینی شتێکی پیرۆز بۆ لایەن و دائیمەن ئەو مناسبەیە ئاهەنگی بۆ گێڕدراوە و دانیشتون هەتا خۆر هەڵات بۆ ئەوەی ئەو کاتانە بە خۆشی و بە قسە و گفتوگۆ و قسەی خۆش و یا خەڵوەتگا لە ئاینی زەردەشتیە وەک چۆن ئەڵێ لە ئاینەکانی دیکەشە هەیە کە دانیشن وەک ذکر وەک ئەوە بەو شتانە بەسەریان بردووە بۆ دوعاکردن لە مەزن بۆ ئەوەی بیان پارێزێ بۆ ئەوەی کاتەکانیشان خۆش بکە بۆ ئەوەی مناڵیان پێ بەخشرێ بۆ ئەوەی ببنە خاوەن زەویەکی زیاتر و داوەشیان لێکراوە لەو ڕۆژانەیە دائیمەن لێبوردەییان فراوان بێ دڵیان فراوان بێ مناڵیان باش پەروەەر دەکەن ئەو کاتانە بۆ ئەوە دابین کراوە لە شەوی یەڵدایە ئەو قسە و گفتوگانە چووکە لە ساڵانە ئەو مناڵی 17 ساڵ بۆ گەیشتۆ تا 18 ساڵ یا کەمتر بووە گەورەتر بووە وەک شەوی ئاگاداری شەوی قسەی خۆش و شەویشی کات خۆش بەسەر بووە لەگەڵ خەڵوەتی ئاینیە. ئەم جەژنە ئەو کاتانی کە کراوە دیارە ئەو شەو بە درێژایی شەو خەڵک دانیشتووە شەوچەرەی داناوە بە تایبەتی ئەو سفرەی یەڵدا کە ڕازێنراوەتەوانێ و ئاتیادی هەنار و شووتی کە ئەساسن لە سفرەکەیە دانراوە هەتا بەیانی ئەمە بە قسەی خۆش و بە نوکتە و بە قسە جێڕانەوانێ هەتا دەمە و بەیانی تا ڕۆژ هەڵاتوە ئەتیادی خەڵک دانیشێت و هینکراوە. ئێستش خۆ هەر لە کۆنەوانێ گەلی کورد ئەم جەژنەی هەمیشە کردووە ینی بێزگەلەوەی کە ئێستا بارزوروفێک کاتۆتە پێشوانێک کە ئێستا بە ئاشکرا جەژنەکەین لەو پێشیش ئەتیاری زۆربەی زۆری ماڵەکان ئەتیاری ئەم جژنیان کردو لە ماڵەکانی خۆیانە کۆمەڵی خێزان پێکەوە کۆبوو نەتەوانێ تا بەیانی بە خۆشی و بە پێکەنین و بە گۆرانی وتن تا بەیانی بوو بە شعر خوێندنەوانێ بردیانە بە ڕێوانێ. لەناو ڕۆژهەڵاتە ئێمە ئەژین پێ درێژترین شەوی ساڵە لەناو درێژترین شەوی ساڵ ئێمە دانیشین شەوەکە ساعت لە 7 بەرەو لە دانیشیندا 12 شەو لە 12 شەو لە دەتوانین بسڵ ماتڵ بین کە تیشکی خۆر بێت مثڵەن ماتڵی تشکی خۆر بین. ڕێکخراوەکانی ناو ڕۆژەڵاتە ئەوانەیە کەوا ئیشی کوردایەتێکن مەسڵەن ئەوانەیە کە لێ شتەکەن چالاکیەکەن لە ناو مەتعەمەکانە نانەدەن بە فەقیرەکان و ئەمانە جەشنیان بۆگرن و ئەو چالاکی گەلە هەیە.
تاکیید لەبەرەوەی زەردەشتەکان هەموو کورد بوون و فارسیشتیا بووە بەڵام ئەوەی کە لە کوردستانی ئەما هەیە بە درێژایی مێژوو زەردەشتیەکان ئاینی زەردەشتەکان لە جەژنی هەڵدان پیرۆز کردووە چونکە بە جژنێکی نەتەوایەتی و جژنێکی نیشتیمانی و جژنێکی مرۆڤایەتی خۆیانی دەزانن تەنانەت لەو سەردەمانشدا کە ئیسلام هاتووە و لە سەردەمی قاجارەکانە سەردەمی عوسمانەکانە لە سەردەمی حکوومەتە جیاوازەکاندا لیان قەدەغە کراوە یانیان ویستۆ جژنی نەوتەوایەتی کوردی زیندوو کەنەوەی زەردەشتی لەو کاتەدا ناویان ناوە جژنی چلە بە ناوی ئەوەی کە جژنێکی سروشتی و عیلاقەی بە کوردایەتی و بەینی زەردەشتیەوە نییە هەتا ئێستاش خەڵک لە کوردستانی باشوورا بە جژنی چلە ناوی دەبات بەڵام ئەوەش هەیە کە بڵێن کە بە درێژایی مێژوو لە وڵاتی ئێمەدا لە هەر چوار پارچەی کوردستان جژنی هەڵدا پیرۆز کراوە و بە جژنێکی بەشداربووی دەزانی لە جژنی هەڵدادا هەڵبەت ئێمە و ڕێکخراوی ئەسنا پەرستگای زەردەشتیانی کوردستان ڕێکخراوە زەردەشتیەکان هەموو پرۆسەی زەردەشتیان ئێمە لە کار و خەبات داین کە ئەم جژنە جارێککە بە شێوەیەک بوێتەوە بە نەریت و زیندوو بێتەوە لە ناو خەڵکیدا نەک لە مەڵبەند و لە شوێنە گشتەکاندا بەڵکو لە هەموو ماڵێک هەوڵ بدرێت جێژنی هەڵدا بکرێتەوە و پیرۆز بکرێت بەوەی هەر کەسە خێزارێک دەتوانێت لە ماڵەکەی خۆیدا خواردنێکی کوردی وەکو گەنمەکوتا وەکو ترخێنە وەکو هەر خواردنێکی تری زستانە دروست بکات چەرەسادا بنێ شووتی و هەنار و ئەمانە گەدەک ئارادا بێ بتوانێت دای بنێ ئەم جێژنە پیرۆز بکەن و شەو دابنیشن هەتاکوونە تادای دوانزە و چاوەڕانیەوەکەن لە هەندێک شوێن چاوەڕانیەوەکەن تاکوونێ تیشکی خۆر هەڵبێ بەمە ئێمە هەوڵ دەدەین ئەم جێژنە لە ناو تەواوی مرۆڤایەتیدا بە تایبەتی لە کوردستانی خۆماندا بەرەو پێ بدەن و زیندوو بکەینەوە ئەو پەیوەندیە زیاتر ئەگەڕێتەوانێ بۆ مێژووی ناوچەکەی خۆمان دیارە تۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لەم ناوچەیە کە ژیان هەبووە کە ئەم ئێمەش کە بەشێکین لە مادەکان کە مادەکانیش کە لەم منطقەیە ئەتیادی لە ناوچەی زاگرۆزا کاتەری ژیاون کە ئەم جژنەی تیا کراوەتوانێ ئەمە درێژ بۆتەوانێ هاتۆتە ناو کللتور و مێژووی گەلەکەمانەوانەیە کە لە دێر زەمانەوە ئەتیادی گەلی کورد ئەم جژنەی کردۆ بە شێوەیەکی ڕێبەکە ئێمەش وەکو ڕێکخراوی ئەسنا دیارە دەور و کاریگەرێکی زۆرمان هەبوو لە 2015 یەکەم جار لە شاری سلێمانیە توانیمان لەسەر جادا ئەتیادی ئەم جژنە بکەین بۆ ساڵی 2016 بە هەمان شێوە بمان ناو هۆڵەکانەوانی و لەگەڵ کۆمەڵی برادرانی خۆمان لە هەموو شار و شارۆچەکانە ئەتیادی دەستمان پێ کردووە هەتاکو ئێستا بەردەوامین ئێستش خۆمان ئامادە کردو بۆی کە لە شاری کەرکووک و لە هەولێریش و تەلەسلێمانی و لە زۆربەی شوێنەکان برادرانمان ئەتیادی بەشداریکردە هەر یەکەی بە گوێرەی توانای خۆی جژنەکە کە زۆر برادرمان هەیە ئەتیادی لە ماڵەکانی خۆیانە چەند خێزانێک پێکەوە کۆ بنوانێ و ئەم جژنە پیرۆزەکەن و بە خۆشی ئەیوەنە سەر و هیوادارین ئەم جژنە جژنێکی پێکەوە ژیان بێ و خۆشی بێ و شادی بۆ گەلەکەمان بێتە بێ ئەمە مێژویشی نەتەوەییە مێژویشی نەتەوەی کوردە پێم باشە هەموو هەوڵ بدەین ئەم ڕۆژە بکەینە ڕۆژێکی فەرمی نەتەوەیی کە ئەم ڕۆژە بە فەرمی ئەم ئاهەنگە بجێردرێ و یادی بکرێتەوە و خەڵکەکەش پەیوەست بێ پێوەی بۆیە ئەمە پەیوەستە بە مێژووی ئاینی زەردەشتیەوە کە ئاینی زەردەشتی ڕاستە نەتەوەی تر هەبووە لە ناو ئاینی زەردەشتی بوونەتە زەردەشتی لەبەر پیرۆزی دینەکە بوونە بەڵام زەردەشت خۆی پیاوێکی مەزنی کوردیش بووە چکە کۆمەڵی سەرچاوی فەلسەفەی گەورە هەیە لە لوتفی خوێڕباغ بۆ هیگەڵ کە سێ کتابی داناوە لەسەر زەردەشتی مەزن بۆ یەکەم جار لە دیالکتیک بۆچوونی دیالکتیکی فەلسەفە ئەو ئاماژەی پێ کردووە کەون بوونی کەون بوونی سروشت دار ئاو سەرچاوی ژیان ئەو بووی کردووە ئەوەش بە ڕاشکاوی زۆر فەلسەفەکان لەسەر بناغی زەردەشتی بنیادراوە ئەگەر بەو شێوەیە مەزنی و گەورەیە بێ حەقی خۆمان ئێمە وەک نەتەوەی کورد هەنازی پێوە بکەن و ئێمەش یادەکەی بگێڕن و بیکەینە پەرمی بۆ نەتەوەکەمان والله هەر کوردێک هەر کەسێک کە ڕۆژەڵاتی بێ یا باشووری بێ هەر کوردێ بێ ڕۆژاوایی بێ ئەو شەوە شەوی هێڵدا بە شەوی خۆی بزانێت بە جەشنی خۆی بزانێت بە کولتوری خۆی بزانێت چۆن جەشنێکە کولتوری کووردە ئەم شەوە شەوی کوردیە پێم خۆشە هەموو خەڵکێک لە ناو ماڵەکان خۆیانە ئەم جەشنە بگرن لە ناو باشووری کوردستانە چۆن
چۆن منیش بیستومە کە لە باشووری کوردستان و تویانە پێ شەوی چلە نە شەوی چلە نیە شەوی یەڵدایە پێم خۆشە هەموو کوردێک ئەو شەوە بە شەوی یەڵدا بزانێت و جەژنەکەی بگرێت. خلاتي وصلتوي منزور